بەڵ هەر سەبارەت بە بانگەشی پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی لە پارێزگای کەرکووک کە هەفتەی ڕابردوو بە فەرمی کاندیدانی خۆی لەو پارێزگایە ناساند کە 24 کاندید لە بازنەی کەرکووک بەشدارن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دیاری حوسێن جێگری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک گەرمیان لەگەڵم دەبێت لە کەرکووکەوە. بەڕێز دیاری سپاس کە لەگەڵ کوردستان 24 پارتی بانگەشەیەکی و کەرنەڤاڵێکی گەورەی جەماوەری لە کەرکووک دەست پێ کرد بەهێزەوە لە کەرکووک دەستی پێکرد بۆ ئەم جارە و بۆ ئەم خولەی پەرلەمانی عراق چۆن داکۆکی لە مافەکانی خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکان دەکات بەرنامەی پارتی بۆ ئەو سنوورە چییە؟ سپاس گوڵوە خان بەڵێ ئێمە هەفتەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو ئێمە لێرە بە ڕسمی وەکو دەڵێ بانگەشەی قۆمەمان لە شاری کەرکووکی دڵی کوردستان ڕاگەیان لە ڕاستیدا جەماوەرێکی زۆر و زیاد لە 12,000 کەس ئێمەوەی کە مەزندە دەکرا وەکرد بەپی کورسەکان کە دامان نابوون خەڵکی کەرکووکی بەشەرەف لەوێ ئامادە بوون و ژمارێکی کەم لە دەرەوەی شار هاتن زۆربەی و خەڵکانەکە هاتن هی ناو شار بوون و جەماوەری پارتی خۆی ئامادەیی خۆی دەربڕیوە و پێی دڵخۆش بووین بۆ جەماوەرە و دەتوانین بڵێن ناحەزانی ئێمەش بەو ژمارە زۆرەی خەڵکی ئێمە لە بانگەشەکەدا ممکنە تووشی دڵگرانی و ناڕەحەتی بوون کە دەوایان هەز نەدەکرد کە پارتی گەڕاوەتە کوردستان دوای 8 ساڵ دوورکەوتنەوە لە دوای 16 ئۆکتۆبەر 2007 تا ئێستا خەڵک بەو شێوەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستاندا نەمابێت بەڵام لە واقعدا پارتی وتومانەیەمە هەمیشە بەهێزەوە بە قوتەوە دەگەڕێنەوە کەرکووک و بە قوتیشەوە گەڕاینەوە کەرکووک و کەرکووکیش هەمیشە چۆن دڵیان چاوەڕێی پارتی دموکراتی کوردستان و سیاسەتی پارتی دموکراتی کوردستان بوون ئێستش بە هەمان شێوە ئەو خەڵکە چاوەڕێ ئەوەی کەون پارتی دموکراتی کوردستان خزمەتێکی زیاتری ئەم کات و کاری زیاتر بۆ کات چۆن لە ڕابردوو کردوبانەوە ئێستش بە هەمان شێوە زۆر باشە بەڕێز دیاری خەڵکی ئێمەیە دیارە پرسی کەرکووک جیاوازە لە شوێنەکانی دیکە بە تایبەتی تعریب بەردەوامە زەویزاری جوتیارانی کوردستی بەسەردا دەگیرێت مادەی 140 جێبەجێ نەکراوە زیاتر کاندیدانی پارتی لە کەرکووک جەخت لەسەر چه بابەتێک دەکەنەوە ئەگەر لە بەغدا شەڕی مافەکانی کورد لەو ناوچەیە بکەن بەرنامەتان بۆ ئەم بابەتە چییە؟ ئێمە پارتی دموکراتی کوردستان لەسەر ڕێبازی پیرۆزی بەرزانی نهجی ڕێبازی پیرۆزی بەرزانی کار دەکات نهجی ڕێبازی بەرزانی لە سەدەی ڕابردوودا بە درێژایی سەدەی ڕابردوو لە پێناو یەک ریزی و یەکدەنگی و وەکوونەڵێ پێکەوە کارکردن و پێکەوە ژیان ڕوودووە وەکو چۆن ئێستا شعارەکەمان شعاری هەڵبژاردننی مرکزی پارتی دموکراتی کوردستان دانراوە لەسەر ئەو ئەساسە کە ئێمە هەمومان پێکەوە لە وڵاتت بژین و جەنابی سەرۆکیش هەمیشە لە بەغدا ئەوەی ویستێتی شتی باش بێ بۆ عێراق کاری بۆ کردووە و لە دەستوریشدا پێداگیری لەسەر ئەو مافانە کردووە کە گەلی کورد و گەلی تورکمان و هەموو ئەو بە ئەدیانەوە بە قەومیەتەوە بە هەموویەوە ویستێتی کە هەموو کەس مافی خۆی هەبێ ئێرە لە کەرکووک لە مادەی 140مان هەیە لە دەستوری عێراقیدا لە دەستوری عێراقیدا دەڵێ مادەی 140 دەبێت جێبەجێ بکرێ ئەو شوێنانێک کە بە درێژایی مێژوو لە دوای 68ەوە زیاتر دەتوانین بڵین ئەو تعریبەی کە کراوە لێرەوە پێشتریش کە کراوە بەپێی ئەو یا بەندەی دەستور ئەبوایە بۆکوونەڵێ سەرژمێری بکرێ و ئەو خەڵکە بگەڕێتەوە و قەرەبووی ئەو خەڵکە بکرێتەوە و بەسەراحەت هیچ لەو شتانە هەنگاوی بۆ نەهێژرا و هەندێک لە ئەحزابی شۆڤینیش و خەڵکی شۆڤینی عەرەبیش دەیانگوت مادەی 140 کۆتایی پێهاتووە لە واقعدا مادەی 140 بەردەوامە و ئومێد دەکەین کە لە ئایندەی نزیکدا کار بۆ ئەوە بکرێ و کاندیدانی ئێمەش نوێنەرانی ئێمەش لە بەغدا لە خولەکانی یەکەم و دووەم و سێم و چوارەم و پێنجەمیشدا کاری باشیان بۆ ئەوە کردووە کە ئەو مادەیە جێبەجێ کردووە هەمیشە پارێزگاریان لە مافەکانی گەلی کورد کردووە و لەوێ وەکو چیاکان بەرامبەر بە ئەو دەنگە شازە شۆڤینیانەی ناو پەرلەمانی عێراق وەستا بوون کە دەیانویست بە شێوەیەک لە شێوەکان دەستور بەلاوە بنێن و مافەکانی گەلی کورد پێشل بکرێتەوە بۆیە ئومێدمان هەیە لەم هەڵبژاردنەدا ئێمە کاندیدی باش و کاندیدی بە زیادیشەوە بنێرینە پەرلەمان بۆ ئەوەی کە زیاتر پێداگیر بن بۆ ئەوەی کەوە مافەکانی خەڵکی کەرکووک و دەوروبەری و ئەو زەویانەی کە داگیر کراون
و بینیمان لە دەوروبەری منتەقەی کاکەیی لای داقوق و دووسخۆرمات و بینیمان لە سەرگەڕان و منتەقە و پەڵکانە و دوو بزغ و لە شوێنەکانی تریش تا ئەچێتەوە مندەلی زەوی زاری خەڵکی کورد داگیر کراوە چاوەڕێ ئەوە دەکەین کە لە ئایندەدا جێبەجێ بکرێت و ئەوانە باشە بەڕێز دیاریکەواتە چاوەڕێ دەکەن بگەڕێتەوە هەم ژمارەی دەنگەکانی پارتی لە کەرکووک زیاد بکات و ژمارەی کورسیەکانیشتان بەرز ببێتەوە ئەوەی کە پارتی بەردەوام جەختی لەسەرکاتەوە پشتەستورە بە دەنگی جەماوەڕەکەی لە کەرکووک ئەمە دەکرێت بەتەکیید ئێمە دەنگمان زیادەکە و ئومێدیشمان هەیە کورسیش زیاد بکەین و کورسیش زیاد دەکەین دەزانین خەڵکی کەرکووک تینووی ئازادیەکەیە تینووی ئەو بەرنمەیە کە پارتی دیموکرات دەیەوێت کاری بۆ بکە تینووی ئەوەیە کە ئەوەی کە پارتی کاری بۆ کردووە لە ڕابردوودا و لە پێناو چکۆک ئێمە خەڵکی کەرکووکمان بە خەڵکەکەی و بە خاکەکەیەوە ویستووە نەک بۆ سەروەت و سامانەکەی ئێمە دەمانەوێت کورد و عەرەب و تورکمان و ئەوەی کە لە کەرکووکدا دەژی کرد و ئاشور ئەوەی کە هەیە هەموومان پێکەوە وەکو برا بژین لەم شارەدا دەمانەوێت هەمومان پێکەوە لە خزمەتی ئەم شارە بکەین دەمانەوێت هەمومان سەروەت و سامانی ئەم وڵاتە کە تێدایە پێی بژین نەوەکو تەنها بۆ ئەوەی کە بۆ گیرفانی حیزبەکەی خۆمانمان بێوت و بمانەوێت سەروەت و سامانەکەی بەرین بەڵام خەڵکەکە تووشی ئێش و ئازار و ناڕەحەتی بکەین ئێمە دڵنیاین خەڵکی کەرکووک سێقەی بە خەڵکی پارتیە سێقەی بە کاندیدانی پێشووی پارتی بۆ لە پەرلەمانی عێراقدا و بە هەمان شێوە سێقەشی بۆ وایە چونکە دەزانن هیچ کاندیدێکی ئێمە هیچ پەرلەمانتارێکی ئێمە لە بەغدا ناتوانێت لە نەهجی پارتی و ڕێبازی پیرۆز و بارزانانی و ئامۆژگاریەکانی جەنابی سەرۆک بەرزانی لەسەر و هەموویەوە لا بدات بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان داهێنانی خۆی تێدا بکات نەخێت بەرنامەیە و دەبێت جێبەجێ باشە بەڕێز دیارە کە ئاماژە بە دوو پەیامی گرنگی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەڕێز مەسرور بارزانی دەکەم کەمێک بەر لە ئێستا ئاماژەی بەوە کرد کاندیدانی پارتی کە دەچنە بەغدا یا دەبنە نوێنەری خەڵک نوێنەرایەتی خەڵک دەکەن نەکرد بەرژەوەندیەکانی خۆیان هاوکات ئاماژەی بەوەش کرد کە دەبێت پرسی ئێمە و شەڕی ئێمە شەڕی ناسنامە و خاک بێت ئەمە زیاتر لەسەر کەرکووک ڕەنگەداتەوە ئەم دروشمە لای کاندیدانی پارتی لە سنووری کەرکووک بۆ پارێزگاریکردن لە ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک تا چەند ڕەنگی داوەتەوە بەتاکید ئێمە لە پەیامی خۆشمان و لە پەیامی ناساندنی کاندیدەکانی خۆشمان لێرە و لەوێ و لە ناو کۆڕ و کۆبوونەوە و سیمینارەکانیاندا لە سەردانی ماڵاندا هەمیشە پێ لەوەدا دەگرن کە دەبێ شاری کەرکووک بۆ کەرکووکیەکان بێ و دەبێ هەموو پێکاتەکانیش پێکەوە تێدا بژین بە ئارامی تێدا بژین نامانەوێ هیچ کێشە و گرفتێک دروست دەبێ و دەبێ خەڵکی کوردیش بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی و ئەو خاکەی کە هەی بووە و تاپۆی ڕەشی هەیە بۆی بگەڕێتەوە بۆیان ڕێگە بەوە نادرێ و کاندیدەکانی ئێمەش پێشتریش وەکو هەمومان بینیومان لە ڕابردوودا لە تیڤیەکانەوە بە تایبەتی لە کوردستان 24دا کاندیدانی ئێمە و پارلەمانتارانی ئێمە لە بەغدا هەمیشە پێداگر بوون لەسەر مافەکانی خەڵکی کورد و نەتەوەکانی کەش ئەگەر لێرە زۆڵمیان لێکرابێ کاندیدی خۆمانم بینیوە لە کەرکووک و لە بەغدا دیفاعی لە تورکمان و لە کرد و ئاشوری کەرکووک کردووە نەک هەر تەنها کوردەکە چونکە بە یەک چاو ئێمە سەیری دەکەین بە عەرەبەوە بە کوردەوە بە تورکمانەوە بە کرد و ئاشورەوە دەبێ هەمومان ئەمە وڵاتی خۆمانە ئەمە خاکی خۆمانە دەبێ هەمومان پێکەوە تێدا بژین و سەروەت و سامانی ئەو خەڵکەش بۆ هەموو خەڵکووک یەکسان بێ نەوەکو تەنها کەسێک خۆی پسە پێ نەچووە سەپاندن کورد قبولی نەکردووە جاران شۆڕشمان کە کردووە دژی عەرەب و تورکمان و خەڵکی کەمان نەکردووە دژی ئەوە کردووە دەسەڵاتی ئەو وڵاتە کردومانەکە کوردی قبول نەبوو یا کوردی کێشەی بۆ کورد دروست کرد زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دیاری حوسێن جێگری بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتی دیموکراتی کوردستان کەرکووک گەرمیان سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بووی